مرحبا بكم. سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 لەم هەفپەیوینە تایبەتەدا میێوانداری خاتوو مریەم سادق ئەلمەهدی دەکەین کە جێگیری سەرۆکی حزبی ئومەی نەتەوەی سوودانیە، هەروەها وەزیری پێشووی دەرەوەی حکوومەتی سوودان بووە. هەر بوو زانین ئەو کچی سەرکردەی پێشووی ئۆپۆزیسیۆن سادق مەهدیە کە بۆ ماوەیەک سەرۆک وەزیرانی سوودان بوو. لە میانەی سەردانەکەیدا بۆ هەرێمی کوردستان کە دووەم سەردانیتی حەزمان کرد ئەم هەفپەیوینە لەگەڵیدا ئەنجام بدەین بۆ ئەوەی دۆخی سوودان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵیدا تاوتێ بکەین و باس لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتی سوودان بکەین. خاتوو مریەم سادق بەخێر بیت بۆ کوردستان 24. لە دەستپێک دکتۆرە، تو خۆت پزیشکی و دواتر گۆڕایی بۆ کەسایەتیەکی سیاسی، چۆن دەتوانیت ئەو دوو بوارە لە کەسایەتی خۆدا کۆبکەیتەوە؟ هەروەها تو وەک جێگیری سەرکردەی حزبی نەتەوەی سوودانی خوێندنەوە چییە بۆ دۆخی سوودان؟ بەناوی خی گەورە و مهرەبان و سڵاو لە گیانی پێغەمبەر، سڵاوت لەبێت کاک عەبدولحەمید، هەروەها سڵاو لە تەواوی بینەرانی کوردستان 24 و هەموو ساڵێک هەر لە خۆشیدا بن. ئەو ڕەمەزانە بۆ هەموو مسلمانان خێر و خۆشی بێت و خوددا لەو مانگە پیرۆزەدا بەرەکەت و لێ خۆش بوون بخاتە ڕۆژەکانیانەوە. کۆکردنەوەی ئەم بابەتە لە نێوان پزیشکبوون و سیاست هیچ سەختیەکی تێدا نیە. ئەگەر سەیرێکی زۆرێک لە سیاست مەداران بکەیت یان سەرکردە سیاسیەکانی زۆرێک لە وڵاتان، دەبینیت کە زۆربەیان پێشینەیەکی پزیشکیان هەیە. جاران دەیانگوت سیاست یان کاری سیاسی پەیوەندی زیاتری بە خوێندنی یاسا یانیش زانستە سیاسیەکانەوە هەیە. ئەمڕۆ پشتیوان بە خوددا کە ئەم ڕەمەزانە بۆمان ببێتە خێر و خۆشی ئینشاءڵڵا 685 ڕۆژە جەنگ بەردەوامە. جەنگێکە کە هیچ پێویست ناکات هەبێت. ئەوەی کێمە ئێستا دەیبینین براکەی دەکوژێت و هەمووان وڵاتەکەیان وێران دەکەن و ماڵ و مڵکەکەیان و بەها و دەستکەوتەکانی خۆیان لەناو دەبن. واتە وەک جەنگەکانی دیکەی وەکو غەزە و جەنگەکانی تێکۆشان نییە. جەنگێکە جێگەی داخ و ئازار و بکوژ و کوژرا و هەمویان ڕۆڵی یەک وڵاتن. ڕاستە و جەنگە لە نێوان دوو جەنەڕاڵ هەڵگیرسا، بەڵام لە ڕاستیدا کێشەی زۆر پێشتیەوەن. ئێستا بە دڵنیاییەوە جەنگێکی فرەئاستە، هەر لە ئاستی گوندەوە بگرە تا دەگاتە ئاستی جیهان. واتە لەسەر ئاستی گوندەکان، ئاستی لایەنەکانی دەریا و ڕۆژاوا، لەسەر ئاستی هەرێمایەتی لە دەوروبەرمان، واتە وڵاتانی دەوروبەرمان بەسەر هەردوو لادا لایەنگری دەکەن. وڵاتانی جیهانیش هەر بە هەمان شێوە لایەنگری لە نێوانیاندا دەکەن. بۆیە بۆتە جێگەی جەنگێکی فرەئاست و فرەئاراستە، واتە ململانێ لەسەر دەسەڵات و لەسەر سامان هەیە. ململانێ لە نێوان خەڵکەکەدا هەیە کە داوای گۆڕانکاری لە سوودان دەکەن بۆ دیموکراتیەت لەگەڵ ئەوانەی کە خۆسەپێنن. ململانێ لە نێوان دەسەڵاتی سەربازی و مەدەنیدا هەیە. ململانێ لە نێوان چەمکەکانی هۆزایەتی و هاوڵاتی بووندا. ململانێ لە نێوان ناوەند و دەوروبەر. کەواتە بەبووچۆنی تو ئەو جەنگەی سوودان بەکوێ دەگات؟ کاتی خۆی سوودان سەبەتەی خۆراک بۆ ناوچەکە، کەچی ئێستا هۆشداری لە بڵاوبوونەوەی برسێتی دەدرێت. ئەگەر چارەسەرێک بۆ دۆخی ئەو وڵاتە نەدوزرێتەوە، ئایا جەنگ تا ئەو ئاستە کاریگەری لەسەر دۆخی سوودان هەبووە؟ تا ئاستێکی یەکجار زۆر کاریگەری هەبووە. ئێستا خەریکە سیستەمی تەندروستی و پەروەردەیمان نامێنێت. سوودان وڵاتێکی کشتتوکاڵیە و لە ڕیزی پێشەوەی کشتتوکاڵە باراناویەکانە. کشتتوکاڵی باراناوی ڕێژەی لە 170 بۆ لە 180 کەرتی کشتتوکاڵی سوودان پێک دەێنێت، بەڵام ئێستا و کەرتە لاواز بووە و هیچ خەڵکێک خۆی پێوە سەرقاڵ ناکات. کارگەکانیش بە شێوەیەک لە ناوچوونە کە بە ڕێژەی زیاتر لە 180 توانەکانیان نەدەستاوە. بازرگانی وەستاوە. ئێستاش مامۆستا عەبدولحەمید، وەک دەزانیت کەناراوێکی دوور و درێژمان لەسەر دەریای سوور هەیە. بەندەرەکان تەنها بۆ سوودان نا، بەڵکو بۆ 7 تا 8 وڵاتی دیکەی ئەفریقیش کە کەناری دەریاییان نەبوو
سوودیان هەبوو. هەروەها سوودان پێگەیەکی گرنگیشە بۆ سامانی ئاژەڵ، واتە ئەتوانم بڵێم کە ئێمە گەورەترین قەبارەی سامانی ئاژەڵمان لە ئەفریقا وهروەها لە جیهانی عەرەبیدا هەبووە کە ئەتوانی سوودێکی زۆر بە دڵنیاییەوە ئەو جەنگە زیانی بۆ هەموو کەرتانە گەاندووە لە کاتی زیانی پێگەیشتووە. دواتریش ئەگەر باسی زیانە گیانیەکان بکەین بابەتێکی زۆر مەترسیدارە. تا ئێستا هیچ بوونەوەرێک نییە بتوانێت پێت بڵێت ئەوانەی کە لە جۆگەدا بوونەتە قوربانی ژمارەیان چەندە، هەرچەند ژمارەکان لە هەڵکشاندان. بەڵام دوایین قسە لەو بارەیەوە کە نێردەی ئەمریکا لە کۆتایی ساڵی ڕابردوو ئاماژەی پێدەکات باس لە کوژرانی 150,000 کەس دەکات کە بەهۆی بۆردمان، درۆنەکان، فڕۆکەی جەنگی و تۆپخانەکانەوە کوژراون. دەشکوترێت کە 61,000یان تەنها لە خەرتوم کوژراون. من دەڵێم بە گوێرەی پێشبینیەکانم ژمارەی کوژراوان زۆر لەو ژمارەیە زیاترە وەگەر ڕێژەی کوژراوان لە نێوان ئاستەکان وەربگرین لەوانەی بەهۆی برسێتی، تینوێتی و نەخۆشیەوە بەهۆی نەبوونی دەرمانەوە مردوون لەگەڵ ئەوانەی کە لە ئەنجامی شەڕەکەدا کوژراون. ئەوە ڕۆژانە لە 1000 کەس کەمتر نییە. واتە ئێستا ئێمە باسی 9 ملیۆن کەسی وڵاتێک دەکەین کە ژمارەی دانیشتوانی لە نێوان 44 بۆ 45 ملیۆن کەسە. بەلایانی کەمەوە 13 ملیۆن کەس لەو ژمارەیە لە ماڵەکانیان دەربەدەربوونە، بەشێکیان چوونەتە وڵاتانی دراوسێ بە تایبەت مسر، چاد، باشووری سوودان و ئۆگەندا. ئایا هیچ هاوکاریەکی مروی هەیە چ بۆ ئەوانەی ئاوارن لە وڵاتەکان یاخۆن ئەوانەی بوونەتە پەنابەر لە وڵاتانی دراوسێ؟ بەداخەوە ئەم پرسە یەکێکە لە گەورەترین کارەساتەکان. کەستا باسی تێپەڕبوونی 685 ڕۆژ بەسەر جەنگدا دەکەین کەچی هیچ هاوکاریەکی لەو شێوەیە نییە، ئەویش چونکە هیچ ڕێگەیەکی پارێزراو نییە. واتە لە هەفتەکانی دەستپێک لە ساڵی 2023 هەوڵێک هەبوو بۆی کارڕێکەوتنێک لە نێوان هەردوو لای شەڕدا هەبێت. بە شێوێکی گشتی پێویست بوو کە ڕێکەوتنەکە لە چوارچێوەی بنەمانێ و دەوڵەتیەکانی بواری مرۆیدا بووایە، بەڵام بەهۆی نەبوونی هیچ ئیرادەیەک لە لایەنەوە و پابند نەبوون واروها نەبوونی ڕێزگرتن لە گەلی سوودان تا ئێستا هیچ ڕێرەوێکی پارێزراو نییە کە بتوانرێت هاوکاری لە ڕێگەیانەوە بگەێنرێتە خەڵک. لە ساڵی ڕابردوو دوو هەوڵی دیکە هەبوون، یەکەمیان لە ڕێگەی فەڕەنسا بوو کاریەک لە ئەڵمانیا و یەکێتی ئەوروپاشی لەگەڵدا بوو. دوای ساڵێک لە جەنگ لە ساڵی 2024 هەوڵیەوەیاندا کە لە ڕێگەی کۆنفرانسێکەوە لە پاریس بەڵێنامێکی گرنگ هەبێت و واژۆی بکەن. بەڵام بەداخەوە ئەو بەڵێنانە هیچ کەس پێ و پابند نەبوو، بەڵام هەر لە بنەڕەتدا هیچ ڕێگەیەک بۆ گەیاندنی هاوکاری نەبووە. هەر بۆیە هەوڵی دووەم لە ڕێگەی ئەمریکاوە درا. هەروەها وڵاتانی ناوچەکەش ئەتوانم بڵێم وەکو مسر و ئیمارات و قەتەر و سعودیە و یەکێتی ئەوروپا و ئەفریقا و هەروەها نەتەوە یەکگرتووەکانیشی لەگەڵدا بوون. لە مانگی ئاب لە جنێڤ هەوڵەکانیان بەگەڕخست. ئەوان ئەو گروپە بوون کە بە گروپی LPSD ناسرابوون، هەرچەندە هەندێک ڕێڕە و لە ڕۆژاوای سوودان بەرەو چاتکرانەوە، بەڵام دوای ماوەیەکی کەم ئەو ڕێڕەوانە بەوە تۆمەتبارەکران کە چەک لێیانەوە بۆ پشتیوانیکردن لە لایەنێک دەهێنرێتە ناو سوودانەوە. ئەمەش کێشێکی زۆری بەدووادا هات. لە میانەی ئەو دابەشکاریانە لەو دووخەدا ئایا هیچ مەترسێک هەیە کە پرسی سوودان بگوڕێت بوو ململانەیەکی هەرێماتی وەک چۆن لە هەندێک وڵاتانی دیکەدا هەبووە، یانیش ئایا بە بڕوای ئێوە هەر بەڕاستی گۆڕاوە بۆ ململانەیەکی هەرێماتی؟ بەڵێ دەستێوەردانێکی ڕوونی هەرێمایەتی لە کاروبارەکەدا هەیە، واتە دژبەر و لایەنگری ناوچەکەش بوونیان هەیە و لایەنەکان هاوپەیمانیشیان هەن. ئەمە بۆتە پرسێکی ڕوون، بەڵام تا ئێستا بەڕوونی ڕووی نەداوە کە بڵێن ئەمە دەگۆڕێت بۆ جەنگێکی هەرێمایەتی. هەڵبەتەم قسانە دەکەین، بەڵام ئەمەش مانای وان نییە کە کێشەکانمان نەگوازراونەتەوە بۆ ناوچەکە. و هەروەها دواتریش ناوچەکە بۆ نمونە ئەسیۆپیا کە بەدەست کێشەی ڕاستەقینە و کێشەی زۆرەوە دەناڵێنێت، واروەها جەمسەرگیری، ئەنتۆگرافی و هۆزایەتی زۆر
لە ناوچەکەدا لە ناویاندا هەیە. چاد و باشووری سوودانیش بە هەمان شێوە ئەو کێشانیان هەیە. یاخود ئێستا دۆخی لیبیا و ئەو مەترسی ڕاستەقینانی ناوخۆی مسر واتە ئەمڕۆ بەداخەوە هەرێمەکە وەکو کێشەیەک سەیری سوودان دەکەن. واتە لەم دووخەدا؟ بەڵێ ئێستاش زۆر ڕوونە بازرگانیکردن بە تاوانی ڕێکخراو هەیە. ئەویش بازرگانیکردنە بە چەک، بازرگانیکردنە بە مادەی هۆشبەر، بازرگانیکردن بە مرۆڤ و بابەتەکانی دیکە و بە قاچاقبردنی ئاڵتون بە قەبارێکی زۆر گەورە. دواتریش ئەو جەنگە خەریکە دەگۆڕێت بۆ قەیرانێکی گەورە. لە هەمان کاتیشدا بەداخەوە دەگۆڕێت بۆ جەنگێکی ناوخۆیی. هەر بۆیە ئێمە هەر لە ڕۆژانی دەستپێکەوە کار بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو جەنگە و دواتر ڕاگررتنی دەکەین. هەر بۆیە ئێمە لەو باوەڕداین کە پێویستە خشتەیەکی کاتی بۆ خۆمان بۆ ئەو مەبەستە دیاری بکەین. واتە بە بڕوای تو تا ئێستا ئەو جەنگە نەگۆڕە بۆ جەنگێکی ناوخۆیی؟ بەڵێ ئەو جەنگە زۆر لەبارە ئەوەی ئێستا ڕوودەدەت چییە؟ واتە ئەوەی ئێستا ڕوودەدەت بەچی وەسف دەکەیت؟ ئایا جەنگی ناوخۆی نییە؟ بەڵێ ئەو جەنگە جەنگێکە بەداخەوە لە ڕێگەی ئەوەدایە یا خەریکە ببێتە جەنگێکی ناوخۆیی. کاتێک من دەڵێم کە جەنگی ناوخۆیی مانای یەکخستنی تەواوی پێشوەختەی هۆزایەتیە. تا ئێستا یەکخستنی خێڵەکی، یەکخستنی ئینتۆگرافی و یەکخستنی لایەنگری و ئاراستەیە. ئەمە ڕاستە. بەڵام نەک بە شێوەی تەواو. واتە هێشتا هەندێک خەڵک لە ناو هەردوو لایەنەکەدا هەن و ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت و گوتاری ڕەگەز پەرستی وەروەها ڕق و کینە بەردەوام بێت، دەکرێت کە بە شێوەیەکی گەورە ئەم جەنگە بگۆڕدرێت بۆ جەنگێکی ناوخۆی تەواو. تو چۆن دەڕوانیتە کاریگەری ململانەکانی ناوچەکە لەسەر سوودان و داهاتووی سوودان؟ واتە ئەگەرێکی کراوەیە کە ئەو کاریگەریانە لە ناوخۆی سوودان ببینین؟ هەڵبەتە مامۆستا عەبدولحەمید ئەو کاریگەریانە ڕاستەوخۆن. واتە جەنگی داهات و خواستی کۆنتڕۆڵکردنی بەندەرەکانی سوودان لە پێگەی استراتیژیەوە لەسەر دەریای سوور، ئەویش لە سای ئەو ململانێ گەورەیەی کە لە دەریای سوور هەیە. هەروەها جلۆگرتنی ئاوی ڕووباری نیل وەک جۆرێک لە کۆنتڕۆڵکردنی سەرچاوەکانی نیل و ڕێڕەوەکەی، هەروەها کۆنتڕۆڵکردنی سامانە گەورەکانی سوودان کە سێەم گەورەترین وڵاتی ئەفریقایە لە ڕووی بەرهەمهێنانی ئاڵتونەوە. هەروەها یەدەگێکی گەورەی نەوتیشمان هەیە، وێڕایی ڕووبەرێکی فراوانی زەویە کشت و کاڵیەکان. بەڵام ئەو وانەی لێەوەی فێر دەبین ئەوەیە کە ئەوانەی دەیانەوێت سوود لە سامانەکانی سوودان وەربگرن هەوڵ دەدەن دەست بەسەر سووداندا بگرن کە لە ڕێگەی جەنگێکەوە باجەکەی زۆر زۆر قورسە. بۆیەوە باشە کە لە ڕێگەی ئاشتیەوە بێت. ئێمە لە سوودان دوژمنایەتیمان بۆ بیرۆکەی ئەوە نییە کە هاوکار بین لەگەڵ وڵاتانی ناوچەکە و جیهان لە پێناو بەرژەوەندیەکانمان. تەنانەت ئێمە لە حیزبی ئومە سەبارەت بە ئێمە ڕوانینێکمان هەیە، پێی دەڵێن ڕوانینی نوێ لە گەشەپێدان. چۆن ئێمە دەتوانین شەراکەتەکان دروست بکەین لە پێناو بەرژەوەندی هاوبەشەکانمان. لەگەڵ هاتنی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ کۆشکی سپی باس لە ڕۆژهەڵاتێکی نوێی ناوەڕاست دەکرێت. بە بڕوای تو ئەو گۆڕانکاریانە سوودانیش لە خۆ دەگرێت. واتە دۆخەکە لە سوودان چۆن دەبێت و هاتنی سەرۆکی نوێی ئەمریکا لە سوودان چۆن باسی لێوە دەکرێتن؟ لە ڕاستیدا ئەوەی کە تایبەتە بە سەرۆکی ئەمریکا ترامپ بە درێژایی ماوەی هەڵمەتی هەڵبژاردن هیچ قسەیەکی ڕوونی لەسەر سوودان نەبووە. دواتریش هیچ نگایەکی ڕوونی بۆ گرنگیدان بە سوودان بەو پلێ نییە. بەڵام منۆکو خۆم پێشبینی دەکەم کە هەڵبەتە دەبێت کە گرنگی بە سوودان بدات، چونکە ئێستا بە شێوەیەکی گشتی ئەو گرنگی بە ناوچەکە دەدات، چ غەزە یان ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها بۆ نمونە باکووری ئەفریقا کە سوودان تێیدا بە شێوەیەکی گەورە کاریگەرە. پاشانیش سەرۆک ترامپ جیاکاری لەوەدا ناکات کە پێویستە لە نێوان گوتەکان و کردەوەکانیدا هەبێت. ئەگەر ئەو گوتانەی بە نمونە وەربگرین
کاتێک کە ئەو لەبارەی غەزەوە قسەی دەکرد و چارەسەریەکانی بۆ غەزە دەخستە ڕوو چارەسەری مەترسیدارن و تێڕوانینێکی استراتژی بۆ چەسپاندنی سەقامگیری لە ناوچەکە لەخۆ ناگرێت. بەڵام بەبێ لە بەرچاوگرتنی تێڕوانینەکەی بۆ سوودان ئەوەی جێگەی داخە لە بابەتەکەدا ئێمای خودی سوودانیەکانین. تا ئێستا ڕێککەوتنێکمان لەبارەی ڕۆڵی نێودوڵەتی لە وڵاتەکەمان نییە ئاخۆ چه پلەیەک و چه ئاراستەیەک باشترە. جا لە سارەیەم دۆخەدا من پێم وایە کە مەترسی زۆر هەیە لەوەی کە هەر لایەنێکی نێودوڵەتی پلانێکی بۆ سوودان هەبێت. لەوانەیە لە ناو سوودان پشتیوان و لایەنگیر بۆ خۆی بدۆزێتەوە یاخود خەڵکێک لە ناو سوودان هەبێت کە کاری لەگەڵدا بکەن. بۆیە هەمیشە دەڵێن پێویستە کە پێشینە بە خۆمان بدەین و ئێمە سوودانیەکان دیدگامان یەک بخەین و ئێمە وەکو سوودانیەکان گفتوگۆی سوودانی لە نێوان خۆماندا بکەین و لەسەرەوە ڕێک بکەوین کە ئێمە بۆ داهاتووی سوودان دەمانەوێت هەروەها لەسەر ئەو ڕۆڵەی نێودوڵەتیش ڕێک بکەوین کە لە بەرژەوەندەی سووداندا بێت. دکتۆرە با بچینە سەر بابەتی پەیوەندیەکانی سوودان و هەرێمی کوردستان. ئەمە دووەم سەردانتە بۆ هەولێر. تو ئەو پەیوەندیانە چۆن دەبینیت؟ هەروەها دەکرێت پەیوەندیەکی بەهێز لە نێوان هەرێمی کوردستان و سوودان دا دروست بکرێت؟ ئایا دەکرێت سوود لە ئەزمموی مەدەنی هەرێمی کوردستان وەربگیرێت بۆ پیادەکردنی لە سوودان لەلایەن سیاسەتمەداری سوودانەوە؟ بەدڵنیاییەوە من ئەوە دوو جارە سەردانی هەرێمی کوردستان بکەم بەڵام چاوم بە ژمارەیەک لە بیرمەندی هەرێم کەوتووە و ڕاستەخۆ بەشداریم لە ژمارەیە گفتوگۆدا کردووە واتە گفتوگۆی هیزری و سیاسی. من پێم وایە ئەزمموی عێراق بەگشتی و ئەزمموی کوردی بە دیاریکراوی دەکرێت سوودێکی زۆری بۆ سوودان هەبێت. واتە ئەو ئەزممونەی کە فەرمانڕەوایەکی فدراڵی هەبێت کە زۆر نزیک بێت لە جیهانەکەمان. هەروەها هەزرێک کە وەرچەرخانێکی دیموکراتی هەبێت و لەگەڵ هەموو ئەو ململانەیانەی کە هەمانە خەڵکەکە هەمووی لەسەر کۆدەنگی لەسەر بیرۆکەکە کۆ ببنەوە لەگەڵ ڕەچاوکردنی فرەڕەنگی. هەروەها ئەوەی بەلای منەوە لە هەرێمی کوردستان جێگەی سەرنجە بیرۆکەی فرەڕەنگی و قبولکردنی بەرامبەرەکەی و ئاشتەوایی نیشتیمانی کە ئەمە بەلای منەوە بیرۆکەیەکی زۆر نایابە. دووەم شت کە بەلای منەوە زۆر سەرنجڕاکێشەوەیە کە بەڵێ ئێمە لە سوودانیش خەڵکانێکن پێیان دەگوترێت کورد واتە ژمارەیەک هاوڵاتی هەن کە ڕەچەڵەکیان کووردە و شتێکی زانراویشە کە کورد لە سەرەنتاسەری جیهان بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بوونەتەوە. بەڵام ئێستا لەو سەردانمدا ئەوم زانی کە هەرێمی کوردۆڤان کێکێکە لە گەورەترین و دەوڵەمەندترین هەرێمەکانی ئێمە یەکێکە لەو هەرێمانەی بنکەیەکی جەماوەری فراوانی هەڵبژاردننی هەیە. ئێمە و لایەنگری حیزبی ئومەینەتەوەیی ئێمەی لێ بۆم ڕوون بووە کە لە بنەڕەتدا ناوی ئەو هەرێمە پەیوەندی بە کوردەوە هەیە بۆیە پەیوەندیەکی مێژووی لە نێوانماندا هەیە. ئەو تێبینیشم لە کۆڕبەندەکەی ئێستادا باسم لێوە کردووە. گوتم کە ئەمڕۆ ئێوە پێویستان بە شێوەی پەیوەندیەکانی کوردی و عێراقی هەیە و ڕاستە گرنگی بە ئاسیا و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدەن بەڵام لەوەش گرنگترەوەیەکە گرنگی بە نێوانی مەغریبی عەرەبی و باکووری ئەفریقا و ئەفریقیەکانی بیابانی باشووریش بدرێت. چونکە من پێم وایە کە هەندێک خاڵی هاوبەش و بەرژەوەندی هاوبەش هەن بە شێوەیەکی سەرەکی کۆمان دەکەنەوە. ئێستا لە سایەی هەژمونی یەکەمی جیهانگیری و لاوازی سیستمی نێودوڵەتی لە نەتەوە یەکگرتووەکان وڵاتانی باشوور بە دیاریکراویش ئەو وڵاتانەی مێژوویەکی هاوبەش و ئاین و کولتور و زمانی هاوبەشیان هەیە پێویستیان بەوەیە کە چوارچێوێکی ڕاستەقینیان بۆ دابنرێت کە سنووری لاوازی لە کۆمکاری عەرەبی و پێکاتەکانی دیکەی هەرێمایەتی تێپەڕێن. دکتۆرە پێت وایە لە ڕووی سیاسیوە هیچ لێکچوونێک لە نێوان ئەزمموی سیاسی کوردستان و ئەزمموی هێزی مەدەنی لە سووداندا هەیە؟ من خوێندنەوەی تەواو منیە بۆ ئەزمموی کوردستان بۆی کە باسی لێو بکەم
بەڵام بەر لە کەمێک ئەو گفتوگۆیانەی لە کۆڕبەندەکەدا بیستم واتە بیرۆکەی فرەڕەنگی و گرنگی و یەکگرتوویی نەبوونی متمانە و گفتوگۆ ئەو کراوانەی کە لەو بابەتەدا باس کراون هەروەها بەبوونی حزبی ڕاستەقینەی خاوەن بنکەی ڕاستەقینە پێم وایە من پێویستم بە زانینی وردەکاری زیاترە لەبارەی ئەزمموی کوردی. چۆن دەڕوانیتە دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ئایا لەو بڕواایە دەیت کە دەرفەتێکیان هەبێتن بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی عەرەبی و ئەفریقی؟ بەدڵنیایەوە هەر خۆم بەنیاز بووم ئێستا باسیەوە بکەم ئەوە بڵێم کە دەرفەتگەلێکی ڕاستەقینە بۆ هەرمی کوردستان هەن کە بە ئەزمونونەکەی وەڕیشەداکوتانی لە دەوڵەتی عێراقدا بە تایبەت کە ئێستا سەرۆکی عێراق کووردە هەروەها دان پێدانانێکی زۆر لە نێوان خەڵکدا بە یەکتر وەبوونی یەکتر هەیە واتە کورددان بە عەرەبدا دەنێن عەرەبیشدان بە کورددا دەنێن شیعە و سوننە دان بە یەکتردا دەنێن ئەو دان پێدانانە ئاڵوگۆڕ کراوە دەتوانێت پەیوەندیەکی ڕاستەقینە دروست بکات هەروەها کێشەکانیش بە هەمان شێوە کێشەی هەژمون کێشەی توانە لە بە بازاڕکردنی بەرهەمەکان بە شێوەیەکی جددی هەروەها ئێستاش چونە ناو پەیوەندیە هەرێمایەتیەکانی وەکو ڕێگەی گەشەپێدان کە چۆن بتوانرێت ئەو ڕێگەی گەشەپێدانە فراوان بکرێت بۆی کە عێراقیش بگرێتەوە لە هەمان کاتدا پێویستە بە هاوسەنگی لە عێراقدا لەو لاوە دەچێتە ئێران دێتەوە بە باڵێ دێتەوە بە ناوچەکانی هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت هەروەها بەرەو کۆیت دەڕوات دەکرێت کە بگەێنرێتە باکووری ئەفریقا ئەم بابەتە کارێکی سەرەکی دەکات بۆیە من لەو باوەڕەدام هەرێمی کوردستان لە ئەزمموی تێکۆشانەکەیدا سامانێکی زۆر گەورەی هەیە هەروەها لاڕوونی دیدگاکانی و خۆڕاگریەکەی لەسەری بەڵام لە هەمان کاتدا ناکۆکیە ناوخۆیەکان و هەروەها سروشتی مرۆڤ چۆنێتی بەڕێوەبردننی یەکێکە لە بابەتە گرنگەکان کە من هیوادارم خەڵکی هەرێمی کوردستان لێرە لە ناو ئەو ناکۆکیانەدا نقم نەبن چونکە لە بنەڕەتدا دوای ماوەیەک لە تێکۆشان خەڵک هەست دەکات کە دەکرێت ناکۆکیەکان بگەنە کۆتایی واتە لە ڕاستیدا هەندێک ناکۆکی زۆر بچووک بوون کە ئێمەیان گەیاندە ئەو ڕۆژەی کە ئێستا لە دەوڵەتی سوودان وەک دەوڵەتێکی نیمچە ڕووخاودا بین دواتریش پێویستە کە ئێمە یەکتر قبول بکەین لەگەڵ ڕێزگرتن لە جیاوازیەکانمان بەبێ ئەوەی ئەو جیاوازیانە و بێمتمانەیە بگەنە و ئاستەی کە هەڕەشە لە بنەما و لە ڕێگەزە سەرەکیەکان بکەن بە تایبەتی لە سوودان. پێت وایە پرسی کورد لە سیاسەتی عەرەبی و ئەفریقیدا گرنگی تەواوی پێ بدرێت؟ نەخێر بەدڵنیایەوە هێشتا زۆرێک لە پرسەکان ماون کە گرنگیان پێ بدرێت بۆ نمونە کاتێک هاتمە ئێرە بینیم کە گرنگی زۆر بە پرسەکانی ئێمەش نادرێت لە ئەفریقا زانیاری زۆر ڕێداری کوردی بەداخەوە لە کاتێکدا ئێستا میدیا کراوەیە و دەتوانین لە ڕێگەیەوە بە یەکتر بگەین بەڵام هێشتا قەتیس بوون و دەرنەچوون لە چوارچێوەی هەرێمدا هەر بەردەوامە واتە ئێستا من تەنانەت لەو کۆڕبەندەی کە بەشداریم تێدا کردووە بەردەوام قسە لەسەر تورکیا و ئێران و وڵاتانی کەندا و وڵاتانی ناوچەکە دەکرێت نەتوانراوە گرنگی ئەفریقیا ببینرێت و کەنارەکانی دەریای سوور ببینرێت کە چەندە بۆ ئەو ناوچەیە گرنگە هێشتا ئێمە پێویستمان بە ژمارەیەک شت هەیە یەکەم شت پێویستمان بەوەیە معریفەت و گۆشەنیگاکانمان بۆ تەواوی دەوروبەرمان و ئەو خەڵکەی کە لە ئێمە دەچێت زۆر فراوانتر بکەین پێویستی دووەمیشەوەیە کە تەرکیزێکی زیاترمان بە شێوەیەکی جددیتر بۆ خوێندنەوەکانی داهاتوو هەبێت واتە ئێستا ئێمە بۆ نمونە من ئێستا دڵخۆشم لە ڕێگەیش گەشەپێدانم بینی باس لە ساڵی 2050 دەکرێت بەڵام کاتێک پلانمان بۆ داهاتوو هەبێت ئەگەر دیدگایەکی قوڵ و وردمان نەبێت لەوانەیە هەموو پلانەکانمان شکست بهێنن واتە کارەساتەکان هەموو توشبوانی کۆ دەکاتەوە پێویستە هوشیار بین چونکە توشبوان ئێمەین و هەر خۆشمانین کە دەکەمینە کارەساتەکانەوە چۆن بتوانین کۆ ببینەوە کە لە دژی ئەوانەی دیکەدا نەبین وەک کاردانەوەی ئەوانی دیکە نەبێت
بەڵکو بە ئەنجامدانی کارێکی جیاواز بێت لە نێوانی وڵاتانی ناوچەکە کە خاڵی هاوبەشمان لەگەڵیان زۆر. دەکرێت ئەو پەیوەندیانەی هەرێمی کوردستان و وڵاتانی عربی بگۆڕدرێن بۆ شەڕکاتێکی استراتیژی؟ بە دڵنیاییەوە ئەمە دەکرێت و گومانیشی تێدا نییە. سیاست مەدار دکتۆرە مریەم سادق المەهدی سوپاسان دەکەین بۆ ئەم هەپەیوینە لەگەڵ کوردستان 24 بینەرانی بەڕێز تا دیدارێکی دیکە بەخواتان دەسپێرین.